ئەوەی جێگای دڵخۆشیە بۆ هەمووان و شاری سلێمانی هەوڵ و هیممەت و توانای پزیشکان و کارمەندە دڵسۆزەکانی نەخۆشخانەی هیوا و سەنتەرەکانی شێرپەنجەیە. لە پارێزگاکانی عێراق بگرە هەرێمی کوردستانیش ڕۆژانە ژمارەیەکی زۆر نەخۆش بەمەستی وەرگرتنی چارەسەر ڕوو لە نەخۆشخانەی هیوا دەکەن. سێکتەری شێرپەنجە وەکو باسمان کرد سێکتەرێکی هەستیار و گرنگە لە هەموو ژیانە احتیمامێکی تایبەت هەیە، گرنگیەکی تایبەت هەیە بۆی ئێمەش لە هەرێمی کوردستان احتیمامێکی تایبەتمان بۆ ئەم سێکتەرە هەیە و ئەتوانم بڵێم بەقەدەر هەموو خزمەتگوزاریەکانی کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی بودجە بۆ سێکتەری شێرپەنجە دانراوە. بگرە زۆر جار نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی شێرپەنجە مانگانە بودجەیەکی زیاتر لە هەموو نەخۆشخانەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەکارهێنن بۆ خزمەتکردنی نەخۆشەکانی شێرپەنجە. ئەمە بەشێکە لە هیواکەی ئێمە، بەڵام زۆرمان ماوە بگەین بەوەی کە ئێمە خۆمانەمانەوێت. هیوا ئەو هیوایەیە کە لە کاتێکی ناومێدیا دروست بوو، هەر وەک چۆن یەکێتی لە کاتێکی ناومێدیا دروست بوو هیواش بە هەمان شێوە بوو. ئەو هیوا و ئومێدەی ئەو نەخۆشخانەیە یای بە کەسانی کە تووشی شێرپەنجە ببوون شتێک بوو کە مێشک تەسەووری ناکرد. من بیرمە سەرەتا کە دادەومان پەیوەندیان پێوە کردم وتیان بەشک و لەگەڵ خەڵکانێکا قسە بکەی بتوانن هاوکاری ئەو نەخۆشکردنەوەی نەخۆشخانەیەک بن. لێرە چ لە دەرەوە و چ لێرەش پەیوەندیمان بە کۆمەڵی خەڵکەوە کرد. ئەو کاتە وتیان کردنەوەی نەخۆشخانەیەکی ئاوا ئەستەمە. لە ڕاستیە من تێنەگەیشتم بۆ ئەڵێن ئەستەمە. وتیان جوابەکە ئەوە بوو کە زۆر زۆر زەحمەتە خەڵق بڕوا بۆ نەخۆشخانەیە کە لەسەری نووسرا بێ نەخۆشخانەی شێرپەنجە. مانای ئەوەیە کە ئەو کەسانەی سەردانی ئەو نەخۆشخانەیە ئەکەن شێرپەنجەیان هەیە و ئەوەش ئەبێتە مای نیگەرانی کەس و کار و هەموو ئەو خەڵقانەی کە ئەیان بینن کەسێک چۆتە ئەو نەخۆشخانەیەوە. ئەو هیوایەی کە ناوینرا هیوا هەر لەوەوە هات کە ببێتە مایەی هیوای نەخۆشەکان.